لە یادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردی هیوادارم لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سۆران هەڵوێستەیەک بکرێت لەسەر کاری ڕاگەیاندن و کاری میدیایی کە بەداخەوە لێرە ڕۆژ لە دوای ڕۆژ کاری میدیایی یان ڕاگەیاندن یان بواری ڕۆژنامەگەری ڕۆژ لە دوای ڕۆژ بەرتەس ئەکرێتەوە، ڕێگری ئەکرێ، زانیاری بە ڕۆژنامەنووسان و پەیامنێران نادرێت، جیاوازی ئەکرێت لە پێدانی زانیاری، زۆرجار چاوسۆرکردنەوەشی تێکەوێ. هەڵبەتە لەگەڵ هێنانەکەی ئیدارەی سربەخۆی سۆران ئێمەی ڕۆژنامەنووس و میدیاکارن ومێدەکمان هەبوو بەوەی کاری ڕۆژنامەنووسی و میدیاکاران لەو سنوورە ئازادی زیاتر وەربگرێ، کاری فراوانتر بتوانین ئەنجام بدەین، بەڵام بەداخەوە بەرتەسکردنەوەی ئازادی کاری میدیایی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەردەوامی هەیە. ڕێگری گرتن، چاوسورکردنەوە، ڕێگەنەدان بەوەی ڕۆژنامەنووس و بەشێک لە کەناڵەکان سەردانی بەشێک لە قەزایەکان و هەروە نەحیەکانی ئەو ئیدارەیە بکەن بۆ ڕووماڵی بەشێک لە هەم چاڵاکیەکان هەمیش ڕووماڵی ئەو ڕووداوە نەخوازراوانەی کە لەو ناوچاوانە ڕوودەدەن. ئەمەش بەڕاستی کارێکی مەترسیدارە، بۆیە تەمەنا دەکەین کە ئەو مەترسیانە بڕەوێنەوە. لە سنووری ئیدارەی سۆران ڕێگریەکان بەردەوامن، حتا ئەو ڕێگریانە بە بیانووی زۆر لاواز لە هەندێک شوێن ڕۆژنامەنووسان ناتوان بە ئاسانی بستنە ئەو ناوچانە بە بیانووی زۆر لاواز، هیچ بیانوێکی یاساییان نییە کە ڕێگری لە ڕۆژنامەنووسانەکەن و ناوچەی جەنجینین، ناوچەی خەتەریات نین لەسەر ئەمنیەتی قەومی یان هیچ بیانوێکی یاسایی نییە کە ڕێگری لە ڕۆژنامەنووسانە کرێت. بە نمونەی ئەو دوایانەی کە لە مێرگەسۆر ڕۆژنامەنووسانی دەرەوەی دەسەڵاتی ئەم ناوچەیە بە هیچ شێوێ ڕێگەیان پێ نەئەدرا بچن ئەو ناوچەیە ڕووماڵی کار ڕۆژنامەنووسی خۆیان بکەن و ئیشی خۆیان بکەن بە بیانووی زۆر لاواز. و هەروەها ناوچەی سیدەکان کە بە بیانوەی کە ناوچەیەکی جەنجیە ڕێگە بە ڕۆژنامەنووسان نادێ، ئەگەر ڕێگەشان پێ بدرێت لێکۆڵینەوەی زۆریان لەگەڵەکرێت دەبێ هەموو کەلوپەل و پێداویستەکانیان بپشکندرێت بۆی بزانن چی ئەکەن و راپۆرتەکانیان دەربارەی ئەو بابەتانێک کەوای کردو لەو ناوچەی ئەمە کاری لەسەر بکەین، بابەتی زیاتر ژینگەی و هەروەها با بڵێن گەشتیاری و زۆرێک لەم بابەتانە هەن کە بەداخەوە بۆ ئێمەی میدیاکاران یاخود ڕۆژنامەنووسان بەگشتی هێندێک بابەت تاوەکو ئێستا ئازادی بە ئێمە نەدراوەکەوە لەسەر ئەم بابەتانە قسە بکەین. بۆیە داواکاری ئێمەش لەم ڕۆژەدا ئەوەیەکەوە لەمە دووە لە ڕۆژانی داهاتوو بتواندرێت ئازادیەکی تەواو بدرێت بە ڕۆژنامەنووسانی ئیدارەی سربەخۆی سۆران. لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 هەیە کە یاسای ڕۆژنامەگەریە لەو ناوچەیە. ئەو یاسایەکی زۆر باش و پێویستە کە جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان، چونکە ئەم یاسایە زامنی برینەکانی ڕۆژنامەنووسانەکە، چونکە ئەو یاسایە هەموو پێوەر و بنەمایش تێدا لۆی بتوانین ڕۆژنامەنووس لە کاتی کارکردندا بپارێزرێ و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکاران بتوانن بە شێوەکی ئارام و لە دۆخەکی تەندروستدا کارە ڕۆژنامەوانەکانی خۆیان بکەن و ئەوەی کە پێویستە کاری لەسەر بکەن جێبەجێ بکەن.